پشتی رکفتنا سایکس پیکو یا دنافبرا ولاتین زلهز لجیهانه و پارچابونا کردستانه لسر 4 ولاتین لدوره کو بردوام بوین رگیر همبر اگبونا آخا کردستانه و به همی رنگاو دمیجوی دا وان ولاتان کار بود چوساندن و تپسرکرنا کردان کریاو ماف انگل کردین روا هاتینا پشگوه اخستنو پشتی پیدابونا بهار عربی و تکچونا روشا سوریا کردن روش آواشیانا مفاج دلیوه ور بگرنو بخبات و خوراگریه خوب بین نپیش اونهو کارج براگهاندنا سیستم فدرالی دموکراتی لروش آوای کردستان دهتا کرنو ایکتین اجتماعی کردستان و پنگاوه بگرنگ دتازانین. سه بنماین اساسی بو وی سیستم فدرالی حقا بین رچاوه کرن. ایک دابش کرنا سنور هرما فدرالی روش آوای کردستانه او خالکی اساسی بد او سنوره بین دیاری کرن. یا دویجی دستحالات سیاسی، دستحالات اداری، دستحالات یاسایی سوریا ديمقراطية فدرالي او دستحالاتا بين دابشكرن بو هرما يا سيجي ثروتو سامان سوريا السر هرما بين دابشكرني كورتي دابشكرنا زوي عرده دابشكرنا دستحالاتا دابشكرنا ثروتو ساماني اوه ديبت سيستمكي باش بو نكهر بو كردن روج آوا کو بلکو دجارا تمت علویین سوریا پیک هاتا کی مازنه نفوس کردن سوریا بلکو پترش 3 میلیون کردانه و گلک ظلم و ستمو و نخوشی یدیتین لروج آوا حقا و گلک خوین رشتنه داین گلک قربانی داین و فیداکاری گلکت کریم باجرن خو باجر کن خو گندن خو همی رزگار کرن خوینا کرو کچن خوین قارمان یپگی و یپجه کو افریقا روج آوا یه هاتی رزگار کردن هلوست ما وکو ایکتین اجتماعی کردستان ما پشتگیری الکانتون روج آوا کردن کو هشتا 3 کانتون بین او 3 کانتون هر دمکه ببن پیک و بین گریدان جزیره و کوبانیه و عفرینه پیک و بین گریدان و ببت وکو حریمکی دیاری کری سنوره توی بالتأكيد ام ده پشتوانی لیکن بو هر پارچه کی کردستان کردن ما الجهه کی پیش بکون ام ده پشتوانی لیکن اب سیاست کی نگوره و هر ایکتین اجتماعی کردستان دست پیکا درست بونه و پشتوانی الوی بوچونه کری که هر آلیه کی کردستان پیش کفتن تیدا چه بد ام ده پیشگیری لیکن و مخاوم و هر وقت که ضرر مکری بیت پارچه که ضرر گشتیه پارچه دیجی ین کردستانه. برپرسی ملبند چوار دوهوکو اندام سرکردایتی ایکتی به فرد زانید حکومت هرمی و سرکردایتی کردی پشتوانیا روش آوای کردستانه بکنو نب نرگر همبر گهاندنا پشتوانی و هاریکاری بوان. اما که امر لو رجاو دکری خوینوی چی تندرسته خوینوی تندرستی بابلین پیده و لایه نکاینترا بو ام کاته چونکه ولاتی سوریا آینده ولاتی سوریا جارێکی تر زۆر قورس بووە ئەلەوەکان بێن حکمی سونەکان بکەن یان کوزارێکی تر بێ هەویە و بێ ناسنامە تەنانەت ناسنامەشیان پێڕاوانە دەبینی ژەمەکەی بەشار لە سووریا ژیان بێکەوە ببرد بۆیە ئەم ڕۆژە تاکید دەکەینەوە ڕۆژێکی گرنگە لە مێژووی نەتەوەکەمان لە ڕۆژئاوای سووریا ئەمە کە گرنگتر لەمە ئەمەیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بە تایبەتی دەبێت پشتگیریان بکە ئەمە کە ئێستا دەبێت گرتنی ڕێگەی سێماڵ کا و گرتنی سنور لە ڕۆژئاوا ناکرێت تۆ بە بیانووی خلافی سیاسی بە بیانووی کێشە لەوێن لە ناو لایەنە سیاسەکان ئێمە خەڵکی سووریا برسی بکەین ئێمە بتوانین نەتەوەکەمان لەوێن دەرێ چۆک دابنێنیان بۆ چونکە لە ڕۆژئاوا پیلانجێڕی هەیە لەسەر ڕۆژئاوا پیلانجێڕی هەرێمایەتی هەیە پیلانجێڕی ناوخۆ هەیە پیلانجێڕی چەتەکانی داعش و هاوپیشەکانی ئەوان وەکو جەبهەی نوسرە و ئەحرار شام و دانی تر هەیە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان نابێت بە چاوی وڵاتانی پیلانجێر سەیری ڕۆژئاوای کوردستان بکە. دێدەزانین کو لە ڕۆژئاوای کوردستانê بۆ demê 2 ساڵانە ji aliyê leşkerî ve serkeftinên mezin hatine tomarkirin û her wesa ji aliyê siyasî û îdarî ve beriyan û ke 3 kanton hatbûna pêk înan û niha kar ji bo ragihandina sîstemê federalî dihête kirin.